لارەکانی پاڵاوانەتی لاوانیانەکانی هەولێر لە یاری دووەمی پێش کۆتای هەولێر ڕوبەڕووی پێشمەرگەی هەولێر بوو. پێشمەرگەی هەولێر دوای ئەوەی لە یاری یەکەمی باندرێن شکستی هێنابوو، سێ بردنەوەی بە دوایەکی تۆمار کرد و گەیشتان قۆناغا. هەولێریش لە یەکەم یاری پێش کۆتایی باندرێن دۆڕاو بۆ دووەم جار لەم قۆناغە بەختی خۆی تاقی کردەوە تاوەکو بە یاری کۆتایی بگات. لە نیوە یەکەم لاوانی پێشمەرگەی هەولێر باشتر دەرکەوتن و لە ڕێگەی محەممەد جەوهەر گۆڵێکیان تۆمار کرد. لە نیوەی دووەمیشدا لاوانی پێشمەرگە بەرگریان لا گۆڵەکە دەکرد و بێرشی هەڵگەڕاو مەترسیان لەسەر گۆڵی هەولێر دروست کردبوو. لە بەرامبەر دایانەی خاوەن ماڵ هەموو ئەوڵێکی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو کەچی یوسف وەریا گۆڵی دووەمیشی بۆ لاوانی پێشمەرگەی هەولێر زیاد کرد و یانەکەی گەیاندە یاری کۆتایی پاڵاوانێتیەکە. وا بڕایە یاری کۆتایی ڕۆژی دووشەممە لە نێوان هەندرێن و پێشمەرگەی هەولێر لەسەر هەمانی یاریگا بەڕێوە بچێت. ئەو بکە ئێمە دوو هەفتای مەروە باش تۆپانەما کرد، تاکتیکم دەربەرەوە بوو، بەڵام ئەو بکەوە سەرکەوتنە بینە گۆڵ و ئەمە شەروە تۆپی پێ و دەبێ ڕازی بین، بەڵام هەر خۆتان دەبینن یارێکی باشمان کرد، بەڵام بەختی دیاوەرمان نەبوو. ئینشاڵڵا یارەکانی داهات و دەوەری داهات و ئینشاڵڵا بەرەو کاسەکان دەڕۆن. دڵخۆشم بە بردنەوەی ئەوڕۆکەمان کە لەگەر هەولێر بوو. لە تایمی یەکەم توانیمان یەک گۆڵ مانجامی گۆلێک یاریگا بەجی بێن و لە تایمی دووەمدا توانیمان گۆلێشتر بکەینەوە. ئێمە لە یاری یەکەمدا لەگەر هەندرێن بەڕاستی یاریەکە ینی دۆڕین و بە پەنارتیانی بەدانێکەکەوە، بەڵام توانیمان سەر بکەینەوە لە گەمەی برایەتی و سۆران و ئەو لێر ژەوڕەکە. دڵخۆشم زۆر بۆی کە گەیشتنی یارینایی و ئینشاڵڵا سەرکەوت دەبێت. لە دوای یانەی وەرزشی هەندرێنەوە یەکەم یاری تووشی شکست هاتین، لە دوایوی سێ یاری لە سێیەک بردنەوەمان تۆمار کرد. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووشدا و هەروەها سەرکەوتوش دەبین، دەستخۆشی لە یانەی وەرزشی هەولێریش دەکەین و پیرۆزە لە خۆمان.